بەراورد بە چەند ساڵی ڕابردوو نرخی بەرمیلێک نەوتی خاو لە بازاڕەکانی جیهاندا نزیکەی 4 هێندە زیادی کردووە، بەڵام هێشتا حکوومەت یارێم لە پاشەکەوتی موچەی فەرمانبەران بەردەوامە. چاڵاکوانێکی ئابووریش دەڵێت دەسەڵاتدارانی هەرێم شەڕی داعش و دابەزینی نرخی نەوتی خاویان کردە بیانوویەک بۆ دروستکردنی قەیرانێکی ئابووری سەخت و پێی وایە ناشەفافیەکی زۆر لە بەڕێوەبردنی ئیدارەی هەرێم بوونی هەیە. دیارە لەگەڵ دەستپێکی قەیرانی ئابووری لە هەرێمی کوردستان بەرپرسانی کوردستان هۆکاری قەیرانی دارایان بۆ دوو بابەت دەگەڕاندەوەی چیان مەسەلەی دابەزی نرخی نەوت بوو، دووەمیشان شەڕی داعش بوو. ئێستا ئێمە دەبینین شەڕی داعش نەماوە، نرخی نەوتیش ڕۆژ بە ڕۆژ بەرەوبەرزبوونەوە چێت کەچی قەیراندارایەکان هەروەک خۆیتی. پێم وایە ئەوە دەری دەخاتکەوە کێشەی کوردستان کەمی داهاتووە بڵێ نرخی نەوت و مەساریف بێسەروبەریەوە گەندەڵێکی زۆر هەیە لە بەڕێوەبردنی داهاتوە ئەو نەوتێکە دەفرۆشرێت کە ئێستاکە نیوەی وەک دەگوترێت دەدرێتە موچە نیوەکەی تری ڕوونیەکەوە ئەو پارەیە بەچێ سەرف دەکرێت و ئەوان دەڵێن ئێمە دەیدێنەوە قەرز، بەڵام هیچ داتایەک نییەکەوە پیشانی بدات کە ئەو قەرزە چۆنەوە بۆچی کراوە چۆن دەدرێتەوە. مامۆستایەکی زانکۆش دەڵێت بەرپرسانی هەرێم نەوت لە ڕێگەی سۆمەوە نافرۆشن، بەڵکو بە ڕێگای قاچاغ و بە نرخێکی ئەرزانتر نەوت دەفرۆشن. بەمەش هاوڵاتیان زەرمەندی یەکەمن بە پێویستیشی دەزانێت حکوومەت هەرێم جگە لە سێکتەری نەوت بیر لە سێکتەرەکانی تریش بکاتەوە. ئەگە تۆ نەوت لە ڕێگەی حکوومەتی عێراقیەوە لە ڕێگەی سۆماوە نەفرۆشیت بێگومان وا ئەکات کە لە ڕووی نرخەوە وەلدایما بە ڕێگەیەکی نایاسایی بفرۆشیت گەیشتنی پارەکەی گەیشتنی نرخەکەی بۆ ئاستە نییە کە وەکو حکوومەتی عێراقی فرۆشی. حکوومەتی هەرێمی کوردستان بۆ لە ڕێگەی سۆماوە نەفرۆشی لەبەر ئەوەی کە وەک هەرێمی کوردستان و قەوارەیەکی سیاسی تەعاملی لەگەڵا ناکا، لەبەر ئەوەیە کە ئێمە خەڵک باجەکەی دەدا کە خۆشی فرۆشتە لە ڕێگەی تورکیاوە بە چەند قۆناغێک ئەگاتە بەندەرەکانی جیان، پارەکەشی بە چەند قۆناغێک ئەگاتەوە هەرێمی کوردستان و هەم لە ڕووی نرخەوە هەم لە ڕووی سوعی گەیاندنی پارەکەوە کاتێک ئەگات کە تۆ خەڵک پێویستی بۆ پارەیە و نرخەکەشی کەمە. بەڵام خۆ ئێمە ئەتوانین هەرێمی کوردستان هەر احتیمال لەسەر نەوتکەین بژانەوەی کوشتتوکاڵ و بە هەموو سێکتەرەکانیەوە بتوانین قۆڵی هەڵماڵین ئاوهەوا و بارودۆخ و زەویمان زۆر لەبارە. کۆتایی هاتنی شەڕی داعش و بەرزبوونەوەی نرخی نەوتی خاو بیانووی بەدەست حکوومەتەوە نەهێشتووە بۆ کۆتایی هێنان بەو قەیرانە داراییە سەختەی کە لە چەند ساڵی ڕابردوودا تەنجی بە هاوڵاتیانی هەرێم هەڵچنیوە و کۆچی بە لێشاوی هاوڵاتیان و خنکانیان لە دەریای ئیجەدا یەکێکن لە دەرئەنجامەکانی ئەو قەیرانانە. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.